ئەمڕۆ بە پشتیوانی خی گەورە باز لە پەروەردەی ئیسلامی و گۆڕانکاری دەرونی مرۆڤ بکەمەوە. باسی مەیدانەکانی پەروەردەی ئیسلامیەکەینەوە کە ئیسلام چۆن بایەخی داوە، چۆن ئیسلام بایەخی داوە بە لایەنەکانی ژیری، جەستەیی، ڕۆحی، چۆن ئیسلام بە شێوازێکی تەدەڕج پلە پلە، قۆناغ بە قۆناغ ئەم ئینسانە فێرەکە وە پەروەردەشیەکە، قەناعەتەکانی ناخی وردە وردە ئەگۆڕێ بە شێوەیە کە لەگەڵ ئیسلامە منسەجیم بێت، ناهێڵە لەسەر ئەو شێوەی خۆی بمێنێتەوە کە پێی وابێ ئەوەی لە سەریەتی ڕاستە، بەڵکو ئەوەی کە مطابقی ئیسلامە ڕاستە. ئەنجا بەو شێوازەی ئیسلام کە بە ئوسلوبێکی جوان قدرن كلم الناس على قدر عقولهم بأسلوبێکی وا کە بەقەدەر چینی خەڵکەکە و ئاستی خەڵکی و پلەی خەڵکی و بڕ و ڕادەی ژیریان، هەستیان، ئیستیعابیان، ئیلتیزامیان، پابەندبوونیان، وەرگرتن و تەطبیقکردنیان، وەڵام دانەوەیان بۆ ئەم داعی کە قسەکانەکە کە ئیسلامەکە ئەگەێنێ بەو شێوە ئیسلام بۆ خۆی هاتووە ئاوا خەڵکەکەی پەروەردە کرد. ويديني في غمر نازار عليه الصلاة والسلام لهند الصحابة كامل التزامي لدعوات لهند الصحابة ترفرميتي بلقيناك تواني أو مسلمان ببي بوشر تفاسد الشهر ديسان رفتاري نرمونياني إسلام لقل أراسة كردنو بزواندني هموكياني أم إنسانا للروحيوة لجيريوة لحستو نفسيوة بۆ ئەوەی بتوانێت ئەخلاقی ئیسلام بکە بە سروشتیانەی خۆی، بیکا بە تەبیعەتی خۆی، بیکا بە سەجیەی خۆی، یعنی ئاکارێک بێ لە هەموو ڕفتار و ڕەوشتی ئەدەرکرێت. چۆن نەتوانێت ئەم ئیسلامە ئاوا لە خۆیان تەطبیقکە و ببێ بە نوێنەری ئیسلامەکە، ئەڕوا بە ڕێگایە خەڵکی زانێ ئەوە مسلمان، ڕفتاری جوانەکە خەڵکی زانێ مسلمان، لە قسەکردنە ئادابەکانی هەموو ڕعایەت کردووە لە خزمەتکردنی و لە میواندارێتی و لە هاتوچۆکردن و لە ئاداب و هەموو شتەکانە سەیرەکی نمونەی مسلمانێکێکی باشیە ناوەتە پێش. بەچی ئەمەوە پەروەردە؟ ئیسلام پێی موهیمە ئەمانە ئاوا پارسەنگ پەروەردەکە. چوار ئاەت هەیە لە قورئانە کە هەر چواری تەرکیز دەکات بەسەر یەک شت یان سێ شت با بڵێین تەوەری هەمووی هەر پەروەردەکردنەکەیە، بەڵام شوار ئاەتەکە هەرێکە طبعاً وەکو گەردانەی مرواری هەرێکە لە شوێنی خۆیان جۆرە ڕەونەقێکی هەیە، ئینسیجانی هەیە لەگەڵ ئەو شوێنەی کە تیایەتی. لە بەقەرە و جومعە و ئالی عیمرانە هەیە. لە سوورەی بەقەرەیە خوای پەروەردگارە فەرمێ لە ئاەتی 129 ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. باسي دعاء سيدنا إبراهيم كدواك أخوايا في غنبر يدني الراوي خود لنا وأم قومي منا هو بجيرا كآية كاني جنابيان بسرا بخوينه شارزايان كلام آيات بلقو نشانان كتابيان فيركا هروها دانايان فيركا وپەروەردەشیان ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. لفظ بنجاويكي بقرة شديسانة فرميتوا كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون. فما شرهمان شيء بلام يزكيكي تشتغل خطوة تأخير شاء فرميه أوي كان زاني فيري أكرد. آل عمران فرمان لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. رابردو كان باسكاتوك أوان لقم رايابون بلان خواهي فرزقار نعمة منتي خوي بخشي بسريانا ڕشتی بەسەریانە بەوەی کە پێغەمبەرێکی لە خۆیان هەڵبژارد کە ئاەتەکانی خوای پەروەردگاریان بەسەرا بخوێنێتەوە، بەڵگە و نیشانەکانیان نیشاندا و
پاڵستەیان کە پەروەردەیەکی ڕەسەنیان بکە پاشان فێری کتاب و حکمەکەشیان بکە. لە سوورەی جمعەشا بە هەمان شێوە ئەبینین خی پەروەردگارە فەرمێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. خی پەروەردگارەکە لەناو ئەو قەومە نەخوێنەوارەیان نێرداوێکی خۆی هەڵبژارد بۆ ئەوەی کە ئاەتەکانی خی پەروەردگاریان بەسەرا بخوێنێتەوە و پاڵفتە و پەروەردەیەکی پارسەنگیان کە و فێری کتاب و داناییان بکە ئەگەر چی پێشتر لە گومڕاییەکی ئاشکرا و دیارە بوو. چوار ئاەتە تەزکیەی پێش تعلیم خستووە جگە لە یەکێکیان هەڵبەتە هەر یەکێک لەمانە لە شوێنی خۆیان تەفسیر و ڕەبط و دیسان پەیوەندی بە ئاەتی پێشتر و دواتر و محۆری سوورەتەکە خۆی ئەوانەوە هەیە. ئەوەی کە لێرە تەماشایەکەین مەیدانە سەرەکیەکانی پەروەردەی ئیسلامی وەکو لەم ئاەتانەیە هاتووە ئەویش ئەوەیە کە هەموو ئاەتەکە ئاڕاستەی پەروەردەکردن ئەم تاکە ئەکا بۆ ئەوەی کە بەردی بناغی گۆڕانکاریەکە چونکە هەموو گۆڕانکاری کۆمەڵگەکە تاکنا دەکاتەوە سەر تاک کۆمەڵگە بە تاکەکانە گۆڕن تاکەکانیش بە پەروەردەکردنە گۆڕن پەروەردەکردنیش بە قەناعاتێکە گۆڕن إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خواهي فرجار هاد شيشتك لقومك هاي نايقور لنا أخوانك هاي نايقور هتا وخوان لنا أخوانا أو كتيانا هاي نايقور كوابو أم تسلسلا منطقية راستو جواني كأفرمي كومال قلت نايقور تاكو تاك نايقور تاك نايقور تاكو پروردنا بي تاكو قناعاتي بودرزنا قناعاتی وەدرزنا بێ هەتاو کوشتە حەقیقەتەکانی لا ڕوون نەبێتەوە لەسەر پش و درێژی پەروەردە بن و پاڵفتە ببێ بۆی لە ئەخلاقیاتی خۆی لە سلوکی خۆی بێتە دەرەوە وردە ڕازێتەوە و پەروەردە بێت.